لە چوارچێوەی چالاکیە کللتوریەکانی پێشانگای نێودەوڵەتی کتێبی کوردی لە شاری هەولێر ڕێوڕەسمێک بۆ ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی شانۆنامەی گوڵەکان هەرگیز نەگەشانەوە ڕێکخرا. شانۆنامەکە ئەژین فەهمی نووسیوێتی و سەرنجی خوێنەرانی ڕاکێشاوە. کتێبی دووەمم بە ناوی گوڵەکان هەرگیز نەگەشانەوە. دووەم شانۆنامەی منە وەکو ئەزموونی شانۆنامە نووسینم. ئەم کتێبە شانۆنامەیەکە دەقێکی کورتە، دەتوانم بڵێم زۆر درێژ نییە، باس لە ئەو خەمەکانی کۆمەلگە دەکە، ئەو خەمانەی کە پەیوەندیەکان تێک دەچن بە بۆنەی شەڕەوە. دەتوانم باس لەو شانۆنامەیە بکەم تەنها لە شەڕدا جەختی لێ نەکەمەوە، کورتی نەکەمەوە. ناتوانم ئێستا بڵێم تەنیا باسی شەڕ دەکا. ئەو شانۆنامەیە زیاتر باس لە گرێ دەرونیەکان دەکا، ئەو گرەیانەی کە پەیوەندی بە مرۆڤی سەردەمەوە هەیە، ئەویش هۆکارەکە بۆ شەڕ دەگەڕێتەوە. چونکە بڵێ و نەڵێ شەڕ لە نێو خێزاندا لە نێو کۆمەڵگەدا هەیە و هەر دەشبێ. هیوادارم ڕۆژە لە ڕۆژان شەڕ لە نێو کۆمەڵگەدا نەمێنێ، نێو خێزانەکانیشدا نەمێنێ و بە گشتیش لە نێو کوردیشدا نەمێنێ.